حەقی خۆیەتی لەم دەستپێکی ڕۆژە پیرۆزباییەک بکەین بە تایبەت لە گەنجانمان و لە ڕەوەندیش و لە کاکڕێناش هاوکارانمان چون ماشەڵای لەبێ هەمویان گەنجن دەخوا بەزێ دڵە گەنجە یادنا دڵم گەنجە بەڵام ئەوەی کە گەنجان ئەوەی کە نەتەوەی گرتوەکان دیاری کردووە و ئەم ڕۆژەشی بۆ دیاری کردووە بەداخەوە ژمارەیەکی داناوە کە لەوانەیە شمولی کەسمان نەکە با نەترسین 24 ساڵی داناوە مناڵڵێ من گەنجم یەخوا هەر گەنج من دڵتان گەنج بێت وەخۆی ئەوە گرنگە نەتەوەی گرتوەکان تا 24 ساڵ پێی ئەڵێ گەنج و کە ئەم ڕۆژەی بۆ دیاری کردووە یەک شتە پێ بڵێم ڕەوەند ئێمە من حیف بە یەک ساڵ سووتا من 25 ئەمە خۆت مناڵ کردە یا خۆت گەورە کردە تۆ وازی لێ بێن خۆی زۆر جار ئەوترێت بەڕاستی گەنجێتی ئەوەی کە تۆ خۆ لە ناختا هەستی پێ بکەیت ئێمە کەسی وامانە 6 ساڵیەتی یاڕەبی تەمەند درێژ بێ ئەمە نە جوانەژی پڕە لە ژیان بەڕاستی حیفت دێت ئەوە 20 ساڵی تر لە ژیانانە بێ کەسی واشمانەیە 20 ساڵیەتی ئەمەنە بێ هیوایە کاتێکە لە لایەبی هەست ببێت تااقەتی ئەەکەی کاتە زۆر زۆر گرنگە لەگەڵەوەی کە وزەکەشمان هەیە یان ئێستا تۆ وزەکەت هەیە لە پاڵیشیە دڵەکەش گەنج بێت لە پاڵیشە وەرەکەش بەرز بێت جا ئەمڕۆ کە باسی ئەومان کە ڕۆژی گەنجانە میوانێکی بە ڕێزمان هەیە باس لە ئەو هەوڵانە کات بۆ گەنجان لە هەرێمی کوردستان بۆی کە گەنجان لەو تەمەنەیە کە هەیەە خزمەت گوزاریەکانیان پێشکەش بکرێت بۆی کە دڵیان پیر نەبێت لەو تەمەنەیە دیداری گەنجانیان بۆ ساز ئەکەن لە هەفتەی داهاتووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان میوانی بەڕێزی بەرنامەکەمان خۆی زیاتر لەسەر هەموو ئەم هەوڵە جوانانە کات و چۆنەوان خزمەت بە گەنجانەکان هەر بۆی داواکەن لە خاتوونی ئازیز ئەڤین بۆرهان ئەندامی سکرتاریەتی ئازادی لاوان لە لامان ئامادە بێ خات و ئەڤین بەخێر بێت سەرچاو باشی ڕۆژەکەشت لێ پیرۆز بێ سەلامت بیا ئێمە بە بزوێ ئەوەی نەتەوەی گرتوەکان ناکە 24 کەی تەمەنەدایان ناوە بۆ گەنجێتی وەڵا هەر هیچ بەخێر سەرچاو باشی بەڕێزت خاتوو بەڕێزی ئێوە چۆنن ئێمە لەخوا بە زیابی گەنجێکی زۆرمان هەیە هەر کورد بە گەلێکی گەنجیشدان بە چون ژماری گەنجشمان زۆرە جا بەڕێزت پێمان بڵێ لەم ڕۆژەیە قسەت چییە بۆ گەنجانی هەرێمی کوردستان چۆن باسییانەکەیت بە چه هێزێک و وزەیەک دایانەنێت و پێناسەیانەکەیت سەرەتا سلااو لە بەڕێستانەکەم سلااو لە کەناڵەکەتانەکەم و یەکەم شت حەزەکەم بە ناوی خۆم و سکرتاریەتی ئازادی لاوان و سەرجەم سنتەرەکان پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو گەنجانی جیهان بکەین بەگشتی و گەنجانی کوردستان بکەم بە تایبەتی وەکو ئەوەی دیارە طبعاً ئەمڕۆ 12 ئابە ڕۆژی یادکردنەوەی گەنجان و لاوەکانی هەموو جیهانە کە لە ساڵی 1991 ئەو بابەتە دروست بوو لە ساڵی 1999ش کە لە شاری نەمسا کۆبوونەوەیە کرا کۆنگرەیە کرا کە دیاریان کرد کە ڕۆژی یادکردنەوەی گەنجان و لاوان بکرێتەوە و هەموو ساڵێکیش ئەم کاتانە ئاهەنگێکی گەورە ئەگێڕن لە هەموو وڵاتانی جیهان بەهۆی یادکردنەوەی گەنجەکانمان طبعاً ئەو یادکردنەوەیش دانراوە بۆ ئەوەی کە یعنی باس بکەن بۆ خەڵکی کە ئێمە گەنجمان هەیە توانایان هەیە پێدان بە تواناکانیان بکەین و هەروەها سەرجەم وڵاتان و ڕێکخراوە مەدەنیەکان و حکوومیەکان و حزبیەکان ئاگادار بکرێنەوە لەوەی کە نییە ئیلتیزاماتێکی گەورەیان هەیە بەرامبەر بە گەنجەکانی وڵاتەکەی ئێمە و هەروەها طبعاً گەنجەکانمان فئەیەکی زۆر زۆر گەورە و بەهێزە و بۆ خزمەتکردنی چۆن ئەڵێ نەتەوەکانیش دانراوە بڕبڕی پشتی هەموو نەتەوەکانە بۆیە فئەیەکی محەددە کە پێویست ئەکا کە زۆرترین گرنگی پێ بدرێ لەبەر ئەوەی کە گەنج یان هەرزەکار لە مەرحەلەیەکی زۆر زۆر حساسە بۆیە پێویست ئەکات کە ئەحتیمامی پێ بدرێت کە وزەیەکی زۆر زۆر گەورەشی تێدایە پێویست دەکا ئیستیغلالی ئەو وزەیە بکرێ بۆیە ڕۆژی جیهانی گەنجان و لاوان کە پێویست ئەکا لەو ڕۆژەیە یادی ئەوە بکرێتەوە کە پەرە بدرێ بە کۆمەڵێک لە مەهاراتی گەنجەکانمان باش بۆیە ینی عەفوم کە بەهۆی گەنجەکانیشەوە یعنی اقتصاد چێ سەر اقتصادی سەوز یعنی واتە زۆر زۆر بەرز بۆیە بەهۆی گەنجەکانمان چی بەرز بۆتەوە لە جیهانە ئابووری گەشتە ئابووری سەوز پێ دەڵێن ئابووری سەوزواتە ئابوووریەکە زۆر زۆر بەرز بۆتەوە بۆ هۆی کارکردنی گەنجەکان بەڵێ باشەوەکو ڕێژەی گەنجان لە هەرێمی کوردستان ڕێژەیەک شتێک ئامارێک هەیە کە بڵین ڕێژەی ئەوەنە لە دانیشتوانی هەرێمی کوردستان وەک ئەزانین لە جیهان نەتەوەی گرتوەکان لە سەدا
بۆ منە لە 6 بەشی دانیشتوانی جیهانی 1 بەشی کردووە بە گەنج 1 بەش گەنجانە یان زیاتری گەنجانە هەرێمی کوردستان ئامارەکە چیمان پێڵێت واللهی ئامارێکی زۆر محەددمان نییە لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە وەکو ئەوەی کە ئازادی لاوان کە لە لامان بێت یعنی تقریبان ڕێژەیەکی زۆر گەورە گەنجمان هەیە کە لە کۆمەڵێک لە سنتەرەکانی ئێمە کە دابش کراوەتە سەر شار و شارۆچکەکانی کوردستان 19 سنتەرمان هەیە خۆشبەختانە ئێمە ساڵانە ئامارێکی بەسیط ئەکەین کە ئەبینین ڕێژەی گەنجان زۆر لە زیادکردنایە ینی ئەوە خۆشبەختانەیە کەواتە ئەو گرنگی کە لە تەواوی دنیادا بەم ڕۆژە ئەیرێت 12 کە دیاریکراوە بە ڕۆژی جیهانی گەنجان لە هەرێمی کوردستانیش هەمان چالاکی یان چالاکی جۆرە ئەنجامەدرێ بۆ گەنجان چالاکی جۆر ئەنجامەدرێ بەڵام بەداخەوە کۆمەڵێک ڕێکخراومان هەیە کە بە ڕێکخراوی ئەوەدا ئەندێن کە لە سەر خزمەتی لاوان و گەنجەکانمان بێت کەم تەرخەمیەکیان هەیە بەرامبەر بە گەنجەکانی ئێمە بەڵام ئێمە خۆشبەختانە هەفتانە و ساڵانە کار و چالاکی خۆمان ئەنجام دەدەین وەکو ڕێکخراوی ئازادی لاوان ئەسە نەک هەرم ڕۆژە چون گەنج لە 365 ڕۆژەکەیە ئەژی بە درێژایی ساڵ ئێوە هەوڵی جوانتانیاوە بۆ خزمەتکردن بەمان چیتان بۆ کردوون طبعاً ئێمە وەکو ڕێکخراوی ئازادی لاوان کۆمەڵێک کار و چالاکیمان هەیە دەرباری گەنجەکانی خۆمان یەکێک لەو کار و چالاکیانە ئەوەیە کۆمەڵێک سیمینار ئەکەینەوە وەرکشۆپ ئەکەینەوە خول ئەکەینەوە ئەتر سیمینار و وەرکشۆپەکان و خولەکان هەمە جۆرن ئەکرێ سیمینارەکان تیشکتان خستۆتە سەر چی زیاتر تیشک ئەخەینە سەر بواری صحی یان بۆ نمونە مەوادی مخدرات مادەبی هۆشکارەکانی پێڵم تەسەوڕەکە کار و چالاکی مەثەلەن خولی پیشەی ئەکەینەوە خولی هەلیمان ئەکەینەوە خولە پیشەکان بۆ هەلی کار بووە بەڵێ ئەڤین خان بە دووەدا چوونتان کردووە ئێستا بۆ نمونە توانی وتانە هەلی کار دروست بکەن بۆ گەنج وەڵای ئەوە لە بەرنامەمانە لە ساڵانی پێشوە زیاتر تەنها ئەوەمان ئەکرد بۆ نمونە زیاتر خول و سیمینار و ئەو بابەتانەمان ئەکردەوە بەڵام ئێستا لە بەرنامەماندایە کە دەستی گەنجەکانمان بگرین واتە کاتێکە خولێکیان بۆ ئەکەینەوە هەوڵ ئەدەین لە دوای خولەکە یعنی بتوانن خاوەن کاری خۆیان بن بەپی ئەو خولەی کە خۆیان کردویانە دوتانەتەوە ئێوە خول پێشتر وایە بەڵێ یان بە تەمان بیکەنەوە نانا ئێمە بەردەوام خول ئەکەینەوە بەردەوام لەوەداین ناڵێم ئێستا بۆ نمونە کە ئێمە تەکنیکیە مۆبایل چاکردنە بەڵێ ئێمە ئێستا بۆ نمونە خولی حەلاقیمان کردوتەوە بۆ پیاوان خولی کوافێر بەدیکێر و مەنیکێر یان بۆ نمونە هی ساڵۆن و ئەوانە خولی خەیاتی ئەمە یەک شوێنە تەواوی هەرێمی کوردستان ناوچەکان لە تەواوی هەرێمی کوردستان ئێمە جگەلەوە طبعاً چالاکی کەشمان هەیە نەک ئەوەی کە ئێمە دابنیشین خول و چالاکی و ئەوانە بۆ نمونە ئێمە ئێوارە خوانمان کردوتەوە بۆ گەنجەکان و بۆ خوێندکارەکان بۆ نمونە ئێمە کاتێکە یەکەمەکانمان هەیە های کە لەسەر ئاسی کوردستانە سێ یەکەمەکان و چوار یەکەمەکان خاڵاتمان پێشکەشیان کردووە باش بۆ نمونە ئێمە خولی تۆپی پێمان کردوتەوە مسابقەی مەلەوانیمان کردوتەوە چوینەتە شوێنەکان پۆستەرات و شتمان تەوزیع کردە لەسەر مەوادی صحی تەندروستی باشە ئەوی خان ئەوەی زۆر گرنگە هەلی کارە و کردنەوەی ئەو خولانەیە کە ئەتوانێت هەلی کارێک بۆ گەنجان بڕەخسێنێت باشە ئەمە بەردەوامی هەیە لە هەر چوار وەرزەکە یاخود بەز وەرزی هاوین ئێوە ئەم خولانە گرنگی پێێن و ئەیکەنەوە نانا ئێمە بەپی وەرزەکان بۆ نمونە ئێمە لە خولی هاوینانە بۆ نمونە خول ئەکەینەوە بۆ نمونە بۆ ئەو خوێندکاری پۆل شەشەکان باشە بۆ نمونە کە ئەیانەیە بخوێننەوە کۆمەڵێک مامۆستایان بۆ دابین ئەکەین یا بۆ نمونە لەو کاتانەیە خولی میوزیکیان بۆکەینەوە خولی حەلاقی هەروەها لە کات خولەکانی تری شەکاتێکە قوتابخانە ئەکرێتەوە یعنی زیاتر دەست دەکەین بە چالاکیکردن بۆ نمونە شت تەوزیعەکەین بەسەر پەیمانگاکانە بۆ نمونە پەیمانگەی هونەرە جوانەکان یان وەرزشیەکان کۆمەڵێک پێداویستیان ئەوێ ئێمە پێداویستەکانیان بۆ دابین بەشداریکردنی گەنجان چۆنە لەم خولانەی ئێوەیە یان لەم تەواوی ئەم چالاکیانەی کە ئێوە لە تەواوی هەرێمی کوردستانە ئەنجامێن وڵی خۆشببختانە گەنجەکان لە چاو جاران زۆر باشن یعنی جاران گوکو ئەوی کە ئەمان بینی بە تایبەتی لە شارۆچکە بچووکەکان بۆ نمونەوەکو چەماڵە دەربەنی خانە سایقە و ئەو شوێنانەیە کەمتر بەشداریان ئەکرد
بەڵام ئەمە لە ماوەی چەند ساڵێک کە ئەبینی گەنجەکان بە گروتینێکی زۆرەوە خۆیان دێن داوامان لێکەن کە خولیان بۆ بکەینەوە خۆیان دێن پەیوەندیمان پێوە ئەکەن پێمان ئەڵێن کە پیان خۆشە بەشداری چ خولێ بکەن داواکاریان زیاتر لەسەر چ خولێکە بۆ نمونە زیاتر کوڕەکانمان حەزیان لێە بۆ نمونە خول بکرێتەوە بوونە بۆ چاکردنەوەی موبایل حەزیان پێ هەیە بچن حەلاقی بکەن خولێکیان بۆ بکرێتەوە بۆ حەلاقی ئێستا کۆمەڵێک هەیە لە چەمچەماڵ داوایان لێمان کردووە کە خولی میوزیک و ڕستموشتیان بۆ بکەینەوە وەساوە تاوا لە بەرنامەماندایەکە ئەوەیان بۆ جێبەجێ بکەین باشە بەڕێزت لە قسەکان تا باسی ئەوەت کرد کە بۆ نمونە بابەتی مادە هۆشبەرەکان بەلاتانەوە بابەتێکی گرنگ بۆ هەر بۆیە سەمینار و ئەمانەتان لەسەری زۆر ساز کردووە بەپێی ئەو بەدواداچوونانەی کە خۆتان کردوتانە لە ڕێکخراوی ئازادی لاوان و دواتر لەسەری سەمینار و کۆنفرانس و ئەمانەتان ساز کردووە لا دوای لە هەرێمی کوردستان لەوانەیە چی وا بکات گەنجی ئێمە بەدەر لەوەی کە لەوانەیە حەزکە ئەمە تاقی بکاتەوە چیتر لەوانەیە هاندەری بێت پاڵنەری بێ بەوەی کە بەرەو ئەو ڕێگەیە بڕوات کە نابێ بڕوا سەرەتا ئێمە پێش ئەوەی کە بێمە سەر ئەو بابەتە پێم خۆشە کە باسێکی مادەی مخەدر بکەم کە مادەی مخەدر چییە کە بریتیە لە کۆمەڵێک مەواد کە ئەو کەسەکەی بەرامبەر کە تەعاطی ئەکات وای لێ ئەکا بۆ نمونە تووشی بێهۆشی بکە خەواڵووی بکات کە ئەوە زۆر تەئثیرەکاتە سەر جیهازی عەسەبی کەسەکە و تەئثیرەکاتە سەر خەلایی جسمی کە وای لێ ئەکا کەوەی کەوتم خەواڵووی بکات و ئاگای لە خۆی نەبێت و کۆمەڵێک شت هەیە بیکات و ئەدائیشی کەم بکاتەوە کەلانە هەندێک جار درێژخایەنیش بێ کاریگەری بەڵێ طبعاً ئەو کاریگەریەکی زۆر زۆر خراپی ئەبێ ئێستا ئێمە خۆمان ئەزانین لە سۆشیال میدیاکان بۆ نمونە لە تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک لە جیاتی ئەوەی کە خۆیان دابنیشن سەیری بابەتێکی بەسوود بکەن خۆیان مەشغوڵی کۆمەڵێک بابەتی خراپ ئەکەن ئەوە یەکێکە دووەم شتیش هاوڕێی خراپ دەور ئەبینێ دووەم شت یعنی کۆمەڵێک مەوادی مخەدر هەیە متاحە بۆ گەنجەکانمان ئەو پێویست ئەکا ڕێگری لێ بکرێت پێویست ئەکات دایک و باوکی گەنجەکان لە نەو ژیانی مناڵەکانیان نابن بۆ ئەوی کەوا بکەن نییە کە ئەو کوڕیان ئەو گەنجیان دوور بکێتەوە لەو بابەتە یەکێکیش لەو مۆضوعانەی ترکەوە ئەکا گەنجەکان لەوە نزیک بێتەوە حاڵەی نەفسی کەسەکەیە بۆ نمونە کێشەیەکی دەرونی هەیە کێشەیەکی عائیلی هەیە یان بەهۆی خوێندنەوەیە یان کێشەیەکی هەیە بەهۆی ئیش و کارەکانیەوە تەبعاً وەکوی کە ئەیبینین کۆمەڵێک لە کەسە ناسراوەکانمان هەیە کە بەهۆی ئەوەی کە تەعاطی مەوادی مخەدریان کردووە بۆتە هۆی ئینتیحاری کردووە لە کۆتاییە بۆی یعنی ئێمە کۆمەڵێک کە خول و سیمینار ئەکەینەوە لە کۆمەڵێک شوێنی تایبەت حەز ناکەم زۆر ئاماژە بە شوێنەکان بدەم لە شوێنی تایبەت بەپێی پێویستی ئێوە زیاتر نە ئێمە ئەیکەینەوە بەڵام زیاتر لە کۆمەڵێک شوێن هەیە کە هەستەکەین کە زیاتر لەو شوێنانە کڕین و فرۆشتنی پێ ئەکرێت وایە فبۆیە ئێمە محاولە ئەکەین خول و سیمیناریان بۆ بکەینەوە بۆ ئەوی کە هۆشداریان بدەینێ لەسەر زیانەکانی شوێن ئەو کەسانی کە خولەکان ئەڵێنەوە تایبەت بە مادەی هۆشبەر کەسی شارەزای پێویستە کە ڕێنمایی گەنجان کاتە دوورکەونەوە لەم مادانە دێنین ئێمە کۆمەڵێک مامۆستا و دکتۆر و کەسایەتی پسپۆر ئەهێنین بۆ ئەوەی کە لەگەڵ گەنجەکانمانە دابنیشن تر بۆ نمونە سیمینارێکە وەرکشۆپێکە بابەتێکە دابنیشێ دەرباری ئەو قسە بکە لەگەڵیانە چکە بەڕاستی گەنجەکانمان لەو کاتە لە مەرحەلەیەکی زۆر حساسن ئەمە مامۆستا و دکتۆر بەس پێویستی بە کەسی یاساییش هەیە کە ئاگاداری ئەو سزا یاساییانە بن کە هەر کەسێک ببێت تووشی ئەوە ببێت کە ئەو مادانە بەکاربێنیان کڕین و فرۆشتن بۆ مادانەوە بکات تووشی ئەم سزایە نابێت طبعاً خۆی عادەتەن ئێمە سەرەتا بۆ نمونە لە مامۆستا و دکتۆر و ئەوانەوە دەست پێکەین چونکە ئێمە زیاتر لە ناحیەی نەفسیەوە باسمان کردووە بەڵام ئێمە لە بەرنامەماندایە کە لە ڕووی یاساییەوە کەسێک بێنین دابنی شێباسی ئەوە بکە بۆ نمونە تۆ سزاکانی تەعاطیکردن چییە کڕین و فرۆشتن چییە بۆ بابەتە بۆیە پێویست ئەکا گەنجەکانمان هۆشیار بن لەو بابەتە چونکە ئەگەر بێت و گەنجەکە لەو مەرحەلە حساسەیە بێت و تەعاطی ئەو مادەیە بکە ئیتر لەگەڵ یا ئەڕوا ناتوانێت پیتەرک ناکرێت کاتی ئەوە نهاتوو تۆزێک هەنگاوێکی خێرا بنرێت بۆ ئەویشانە ئێمە هەنگاوێکی خێرامان ناوە ئێمە لە ڕووی یاساییەکەیەوە لە ڕووی یاساوە ئەو سزایانی کە دیاری کراوە تایبەت بە مادە هۆشبەرەکان گەنجانی لێ ئاگادار بکرێتەوە ئێوە لە ڕێی سیمینارەکانتانەوە لە ڕێی ئەو خولانەوە کە ئەیڵێنەوە گەنجان ئاگادار بکرێنەوە لەو سزا یاسایانەی کە بوونی هەیە خۆی باس کراوە یعنی باس کراوە بۆ نمونە تۆ سزاکەی چییە کاتێکە ئاوای ئەەکەی تۆ پێویستەکە لی نزیک نەبیتەوە ئەگەر بێت لە ڕووی یاسایەوە تۆ فڵان شت بکەی بۆ نمونە ڕووی
کۆمەڵێک مواضعی سزایی ئەبیتەوە لە ڕووی قانونیەوە یان بۆ نمونە لە ڕووی تەندروستیەوە تۆ پێویست ئەکا ئاگات لە کەس و کارەکەت بێ لە خێزانەکەت بێ لە عائیلەکەت بێ ئەها پێویست ئەکا هۆشیاریان کەیتەوە لەوەی کە بۆ نمونە دڵی دایک و باوک و خوشک و براکەی و لە ڕووی سومعەتیشەوە بپارێزێت لەگەڵ نزیک بوونەوە لە مادانە هەموو ئەم شتانەی تر لە دەسەیت بەڵێ بەڵام زۆر قولایی بابەتی یاسایەکە نەبووینەتەوە بەڵام باس کراوە بەڵام ئەوە لە بەرنامەماندا هەیە کە لە داهاتووە باسی ئەوەش بکری ینی بۆ نمونە کەسی یاسایی بێنین باسی ئەو بابەتە بکە لە ڕووی یاسایەوە ئەڤین خان ئەسا ئەبینین سەمینار کۆبوونەوە وەرکشۆپ هەموو ئەمانە تایبەت بە باسکردنی کێشەکانی گەنج و پێویستیەکانی گەنج زۆرەکرێت لە هەرێمی کوردستان بەڵام گەنجی ئێماڵێڵە ئەمەنەی باس کراوەی تر گوێم پڕ بووە بەڵام لە بەرامبەرە کردار نابینم ئەبێ چی بکرێت لەم کۆبوونەوە و لەم وەرکشۆپ و سەمینار و با بڵێن کۆبوونەوە زانستیانە بۆی کە بەڕاستی گەنج بێ هیوانە بێت وتنەوەکان چۆن بێت ئێمە سەرەتا کە محاولەمان کردووە لە ڕێگای وەرکشۆپ و سیمینارەکانەوە کە خزمەتی گەنجەکانمان بکەین ئێمە محاولەمان کردە کاتی فەراغدانەنین بۆ گەنجەکانمان یعنی بۆ نمونە کە ئێمە دانیشین خولەکە ئەکەینەوە و بانگەواز ئەکەین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەڵێن وەرن کاکە خولمان کردوتەوە دەستیان ئەگرین بە زۆر کاتیەوە هەیە ئەڵێن وەرن بۆ فلان خول ئێمە کردومانەوە عنیمە لە ڕێگەی ئەوە نامانێت کاتی فەراغیان هەبێت بۆ نمونە ئێمە کاتێکە یەکێک لەو کارانی کە کردومانە کە تۆ دابنیشی شاشەیەکی گەورە دابنیت لەسەر جادەکە ینی کۆمەڵە کورسیان بۆ دابنیت لە کاتی ئەوەی کە یاری تۆپی پێ و ئەوانە دەستپێکە گەنجەکانمان لە شوێنێکی معەن و محەدەد دابنیشن سەیری یاریەکە بکەن بۆچی دابنیشن بڕۆن خۆیان مەژغوڵی کۆمەڵێک شتیکە بکەن لە جاتی کە تۆ لە ماڵەوە دانیشتووی وەرە خەریکی خولێک بە خۆت فێری بابەتێ بکە بڕۆ کتێبێ بخوێنەوە ئێمە محاولەمان کردە کاتی فەراغی ئەوان نەهێڵین لە دوای ئەوەی کە لە قوتابخانە دەرەچن دەستان خۆش بێت بە هیوای بەردەوامی و کاری باشتر ئێوە هەفتەی داهاتوو بەنیازی دیداری گەنجانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەگەر زانەریمان بێتە لەسەر دیدارەکە بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی ئازادی لاوان خۆشبەختانە توانیمان بەرنمەیەکی جوان دابنین بۆ خزمەتکردنی گەنجەکانمان ئەوەشە کە بەکردنی دیدارێک لەسەر ئاستی کوردستان طبعاً ئەوە لە هەر 5 پارێزگاکی کوردستان ئەکرێتەوە هەولێر دهۆک کەرکووک سلێمانی هەڵەبجە ئەو دیدارە طبعاً وەکی کەوتم لەسەر ئاسی هەرێمی کوردستانە و ئەوەش ئەو دیدارەمانداناوە بۆ ئەوەی کە باسی کێشەکانی گەنجەکانمان بکە طبعاً کۆمەڵێک کەسی پسپۆرمان هێناوە کە لەگەڵ گەنجەکانمانە کۆنتاکت بکە قسە بکە گوێ لە کێشەکانیان بگرێت و هەوڵ بدە چارەسەر بۆ کێشەکانیان بدۆزێتەوە لە ڕێگەی ئەو دیدارە چێن ئەوانەی کە بەشدارە بن وەکو گەنجان ئاگادارکراونەتەوە کە بەشدار بەڵێ ئێستا بۆ نمونە ئێمە کاتێکە لە پارێزگای سلێمانی ئەیکەینەوە ئەو یادە ئەو دیدارە محاولەمان کردە ئەو کەسانە بێنین کە لە سنووری سلێمانین بۆ نمونە چەمچەماڵە سلێمانیە قەڵاتزێیە ئەو گەنجانی کە لە سنووری سلێمانین هەولێر کێیە ئەو گەنجانن کە لە سنووری هەولێر لە دهۆ کوێیە ئەو گەنجانی کە لە سنووری دهۆکن کۆیان ئەکەینەوە لەوێ بانگیان ئەەکەین لەگەڵ کەسە پسپۆڕەکانەدا ئەنیشن ترچ لەوەی کە سیاسی بن حزبی بن کۆمەڵایەتی بن یان بۆ نمونە مامۆستای زانکۆ بن بانگیان ئەکەین لەوێ کەسانی پسپۆر دابنیشن گوێ لە گەنجەکانمان بگرن گفتوگویەکی جوان دروستە بێ طبعاً ئەوەش بە ئامادەبوونی کۆمەڵێک لە ئەعلامەکانی خۆمان تر مەرج نییە ئەوە بۆ نمونە کەسایەتیەکان لە چ فیئەیەک بنیان لە چ حزبێ بن مهم ئەوەیە بەلای ئێمە کە بتوانین گفتوگویەکی جوان دروست بکەین بۆ ئەوەی کە کێشەی گەنجەکانمان چارەسەر بکرێ یەکێک لەو کێشانی کە باسیش ئەکرێ تعاطی مەوادی مخدرەوەکەوەی کەسە باسمان کرد دووەم شتیش ئەوەیە دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان ئایا هۆکارەکەی ئەوە چییە بۆ نمونە هەلی کار ئستەکەمە هۆکارەکەی ئەوە چییە بۆ نمونە ئستا گەنجەکانمان تعاطی مەوادی مخدر ئەکەن کە هۆکارەکەمان دۆزێوە و باسمان کرد طبعاً هەوڵ ئەدەین کە ئەنجامی کشمان هەبێ بۆیان بۆ ئەوەی کە هەم باسی کێشەکە بکەن هەم چارەسەر بەڵێ هەم کێشەکە و هەم چارەسەرەکە بە هیوایەوە دووە پرسیاری من لە بەڕێزت خات و ئەڤین
ئیشتان زۆر کردو لەشتان ساخ بێ فیدباکتان وەرگرتووەتەوە تا چەند ئەوانەی کە ئێوە کردوتانە توانێویەتی خزمەت بە گەنج بگێنێ بە قەولی جەنابەت وا بکات کە ئەمە نەمەشغوڵ و سەرقاڵی بکات نەچێت بەلای بۆ نمونە مادە هۆشبەرەکان نەچێت کاتی خۆی بە فیرۆبات بە ڕێگەی خراپ یاخود بۆ نمونە وای لێ بکە هیوا بە ژیانی تیا زیاتر بکە. ئێمە لەو چەند ساڵی کە کارمان تیا کردووە ستافەکەی پێش ئێمە کە لە ساڵی 1990 طبعاان کە ڕێکخراوەکە کە دروست بووە کە کاریان تێ کردووە هەتا ئەم کاتە بەڵێ فیدباکێکی باشمان وەرگرتوتەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی حیزبێەوە لەبەرەوەی کە ئێمە خزمەتمان بۆ فئە گەنجە کردووە بۆیە ئێمە ئامارەکان کە لە لامانە بۆ نمونە ئەو گەنجانی کە هاتوونە بوونەتە ئەندام لە لای ئێمە ئەوە باشترین و گەورەترین فیدباکە بۆ ئێمە. یعنی ئەوە وەکو وەصفێک وایە ئێمە ساڵانە یان ڕۆژانە یان مانگانە گەنجەکان دیێن پەیوەندی بە ئێمەوە ئەکەن بۆ نمونە ئێمە کاتێکە کارێکی ماراتۆن ئەکەین لە سلێمانی یا لە چەمچەماڵ یان لە هەر شوێنێکی کە گەنجەکانمان تۆزێ سەرسام ئەبن بە کار و چالاکیەکان بۆ نەپیان خۆشە ئێوە چی ئەکەن ئێوە چۆن ئەم بابەتتان کردووە چۆن ئەتوانم بێم منیش شتێکی ئاوایی بکەم من چۆن ئەتوانم بێم خزمەت بکەم ئێستا بۆ نمونە ئێمە ڕۆژی شەممەی پێشوو کۆمەڵێک گەنجان پەیوەندیان پێمانەوە کرد وتیان پێمان خۆشە ئێمە بین ئێوە هاوکارمان بن بۆ نمونە لە ڕووی مادیەوە یان لە ڕووی معنەوێەوە بۆ ئەوەی کە خولێک بکەینەوە خولی ڕاگەیاندن لە چەمچەماڵ ئێمە پەیوەندیمان کرد بە ئەوانەوە بە ستافی ئایتی و پەیوەندیمان کرد بە ڕێکخراوی PPO لە هەولێر کە توانیمان بانگیان بکەین بۆ چەمچەماڵ و بتوانین خولێکی جوانیان بۆ دروستکەین طبعا ئەمە وەکو فیدباکێک وایە بۆ ئێمەش لەبەرێکی گەنجەکان خۆیان دێن پەیوەندی بە ئێمەوە ئەکەن و داواکارن کە ببنە ئەندام لە لای ئێمە و داواکارن کە ئێمە کاریان بۆ بکەین. دەستان خۆش بێ دەشتان دەستان خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت زۆر خۆشحاڵم بە هیوای کاری باشتر و بەردەوامی.